بەڕێزان سەرنجام کوردیش وە ئەو ڕێزکەی خۆی وەردەگری ئەو گفت زمانی گفتگۆیە بڕە دەکەویتە نێوان ئەوە دژەکانی یەکتری وەکو چۆن یعنی ئەوانەی کە تا دوێنێ کەس نەیدەتوانی ینی عەبدولخالق معروف فەقیه چی کرد بوو بەجددیمە وەرە بڕۆ کتابی ئادەمیزاد لە کۆمەلگای کوردواری پێویستە بوو سەلمان ڕۆژدی شتێکی وای کرده بوو سەرنجامش هەر ئەخیریدا چاوەکتان کوێر کرد یعنی فەرەس فودا چی کرد بوو بەجددیمە یعنی لە مسر کوشتیان ئەو کەسەی کوشتی پێیان گۆدۆ کوشتت گوتی کتابەشی نووسیەوە حتا پێیان کتابەکەت خینتەوە وتی من خوێندەواریم نییە بەس گوتیان دژی خوددایە کاچ خۆم نەجیب مەحفوظ بریندار کرد ئەوەی کتابە ئەویش ڕۆمانەشی نووسی بوو ڕۆمانەکە وەسفی هەندێک بەغەزم بنای ئەولاد حارەتنە یعنی ئەو شتانە کۆتایی پێ شاپور و قابل لە کوردستان کوژرا کاکە بەنمونە فەرهاد فەرەجیان تیرۆر کرد ئەوانەیە ماگە من حتا ئەو هونەرمەندە مسریانە عادلی مام چەندین زاردایانە دادگا نەوال سەعداوی دەیان گۆت نابی پیاوەکەی لە گەریب خەوی کافرە یعنی باشە لە زیاتی ئەوە لۆ ئەو زمانەی کە لە ئیسلامدا هەیەوە جادلهم بالەتی هی ئەحسەنی ئاینە 1400 ساڵە ئوزوری دەوڵەمەند دەگرێ ئاەتی خوددایە بە ملیۆنان مەلای هەیە کورم نەک ملیۆنە بە سەدان و مەلای هەیە ئیمان کە ئەوەی دینی لە چەند لە ئاتیستێک دەدرسێن کە ئەوەیە ینی کابراایەکەوە چیوان ینی ئاینەک بە 1400 ساڵی خوددا ناردی بیتن ئەو هەموو 1400 ساڵە دەوڵەمەند بکرێت لە کابراایە چرۆ ئاتیست دەدرسی ینی بەجددیمە کو دەتەوێت ئەو ئاەت بڵاو بکەیەوە ئڵە بە شمشێر نەخێرە کاکە سەردەمەکە پەیدا بووە خەڵک لە داک و بابی خۆی قوبوڵ ناکە باوەڕی بە عەشیرەت نمایە باوەڕی بە کوردبوون نمایە بە نەتەوە نمایە کاکە زیرێک پەیدا بوو بڕای بەوە نییە هەیە بڕای بە دەوڵەت نییە دەیان فکر و بیر و بۆ چ نەبووە تا بیر و باوەڕی توندڕەوی لە مارکسی لە چەپ لە دینی لە نەتەوەی هیچی مەقبول نییە ئێستا زمان سەردەمی گفتوگۆیە بۆ شتێکی دڵخۆشکەرە من کە دەبینم ئەو ڕۆخۆزیە پێم بکرابە من 4 سەعات دوورە لێ مەگە ناچوون بەشدادا بمژێم لە ڕاگرشتەشی نوێی مێژوویە دوو کەسی دژ بە بیر و بۆچینی یەک دێن گفتوگۆ دەکەن هەر کەسە فاکتەی خۆی فرێ دەداتە ناو خەڵک با خەڵک بڕیار بدای کاچ خۆم یاری خۆ ناکرێتە تو بری لە بۆت نییە قسە بکەی تەواو ئەو سەردەم بەسەر چوو بە قوربان یعنی ئەمەن لێرە لە دایک بوومایە لە مناڵیەوە لێرە بوومە مۆرەکەم لێدراوە تو مەسیحی ئەتو سویدی ئەتو ناوت سفێنسۆم لە کوردستان لە دایک نام قادر بوو کوردم بدن ئیسلامم ئاسەر بەو عەشیرەتم تەواو یعنی هیچی ئارەزومەندانە نییە بە خۆت هەڵبژاردبی هەمووی ئەو دابوونەریتەیە کە دابوونەریتیش مەرجی هەموو شتێکی باش بیتن یعنی بڵێ هەموو شتێک قەزم لێرەدا مەسەڵەن مارە بەجاشێ کاکە وەڵڵا گەوادی خانەکە پیاوە دەستی خۆشی دەبە من ناتوانم لە ساڵی 2025 بڵێم مسیار و سیغا فەرقی هەیە لەگەر گوندی لوبنانی یعنی ئیسلامیەک ناتوانی دژی گوندی لوبنانی بی لەولا دێرەکردلۆ بینتەوە شەرعیتەچی پێ بدا بڵێ ئەوە ڕێگات پێدراوە لە ئیسلام سیغا هەمان پرۆسەیە من ناتوانم لە ساڵی 2025 باوەڕ بۆ کەم سەجی ڕەش بەجددیمە سەجی ڕەش کەم بەخۆم هەیتم لابرادۆر ئەو تیمە سرف ڕەشە شەیتان لە قەلبیدا لەبەر ئەم دەیبینم چەند میهرەبانە کاتێک یەکێکمان شتێکمانە ئەمە کچی خۆم جۆڵانەی پێ دەکەین کچە ئاوتیسمەکەم پڕمان دەداتێ لەم باش دەزانی ئەزیەتی نادەین لێ ناگەڕێ ینی ئەو هەموو میهرەبانی تێدا هەیە هەر بۆ زانیاری جان سەجی ڕەش کە لابرادۆر بەشەشی گرنگی هەموو کوێرەی سوید سەگێکی لابرادۆری دەدرێت ئەو ئەکسەریەتیشی ڕەشە ئەوانە 6 ساڵ خزمەتی ئەو کوێرانە دەکەن لێدەرەی دەبن ینی بەڕێوبەری کە ئەوەکان دەرکی سەیارەی لۆ دەکەنەوە ڕێگای ماڵی دەبەن و دەیهێنن نرخیشان نزیک 200,000 کڕۆنە حکومەت لە بۆیان دەکڕی ئەو خزمەتە 6 ساڵ ئیش دەکەوتە تەقاعود دەبی پارەکەشی ینی ئەوانەی کە ئەو شەریکاتانە دەگەن ناڵم بە 2 دەفتەرە پەروەردەیانێک ئەو هەمووی میهرەبانەیە لێ باری من بڵێ مەڵاوە ڕۆی شەیتانی تێدای کاکچ خۆم ناتوانم قەناعەت بۆ بکەم بە هەر حاڵ ئەو دیاردەیە شتێکی جوانە دڵخۆشکەرە من دەستخۆشی لە هەموو ئەو مەلایەنە دەکەم کە گفتوگۆ دەکەن کە ڕای خۆیان بە ئەوە بڵاو دەکەنەوە بە ئەمە گیان لێ ڕابگرین هەر کەسەمان عەقڵمان هەیە هەر کەسەمان
لە سەردەمەک دەژین کە سەردەمی دیالۆگە بەڕێزان هەندێک لەو ئیسلامیانە هەندێک لەو ئیسلامی سیاسیانە کە پەیدا بوونە پێشتر ئەو شتانە نەبووە هات بە بڕوا بکەن وەرە بڕۆ باو با پیرانی ما زۆر گفتوگویان لەگە دەکرا دینداریەکی زۆر خاوێن پاک یعنی سەدق لە خۆی لەگە خودای خۆی هەرچی هەبوو دەیکرد هیچ ئەو توندڕەویەی تێدا نەبوو ئێستا لە جلوبەرێک لە هەموو شتێک تەدەخڵت دەکەن لە هەر هەموو شتێک شەرعیتەکی پێدەن و ئاەتەکی دێنیتەوە بڕۆ بکوژە و بڕۆ بگرە و بکرە و مەمنوعکە و تەجیان تەجربەی ئەفغانستان و ئێران و نازانم داعش و ئەوانە لە دێنیتەوە کاکە بڕوامان پێنیە هەمووش دێتە ئێرە یعنی هەمووی وەکو ئەو کابرایە گوتەنی لێی بپرسی دەرێ ئەوەیەم دەوێت بەڵام دێتە ئەوروپا کاچخۆم ینی خەڵی کوکو دەکرێت و هەموو تەکنەلۆجیای ئەوانە وەربگری هەموو شارستانێتی ئەو مۆبیلەی کە قسەی پێ دەکەی هەزاران ئەو ئامێر و پێشکەوتنانەی هەیە ئەوانە وەربگری زانست تەکنەلۆجیە نەخۆش دەکەی بچێ خەستەخانە بەڵام دیا لەو لای بڵێ نابی گفتوگۆ بکرد کاکەت سەردەمی گفتوگۆ من بەهەرحاڵ قسەی من لەسەر یەک شتە گفتوگۆ دیالۆگ باشترین شتە دوور لە توندوتیژی ئیسلامیەکان 1400 ساڵە ئاینە هەیە دەوڵەمەند بووە پڕ لە ملیۆنەها سەدا ملیۆن کتاب ئەنواع ئەشکال دەرچووە دەیگەڕێن کاکە خەڵکێک ئێمە یەک دیومان دیوە با دیوەکەی تریش خەڵکەشکە هەیە قسەی هەیە جێ لێ ڕابگرین لۆ دەدرسێ یعنی بەجددیمە لۆ دەدرسێ سیقەیەکت هەیە خوددا قورئانەژی ناردیە پەیامبەرێک 1400 ساڵە ملیارەها کتابی لەسەر دەرچووە دەیگەڕێ با خەڵک عقلی هەیە بیرکردنەوەی هەیە خۆ بە زۆرم لێ نییە لەسەری فەرزکی ئەخە بەجددیمە ینی خەڵکێکی ئەمن تا سەر ئێستان دژی ئەو کۆمەڵکوژیەی کوردی یەزیدی بووم هەرچ ناوەشی لێ دەنگی ئاەتەشی دەنگی ئەو پەڕی واشی گەریب بوو ئەجا قەزدم ینی ناتوانانی کاکە سەردەمەک دروست بووە تۆ لەو سەردەمەی ئەو هەموو پێشکەوتنەی تەکنۆلۆجیا دەبینی لەو لایت کە بڵێ نابی و هەمووشیان ئەو مەلاو ئەو خەڵکانەی کە دەڵێن بە ملیۆنەهانیان لەو ئەوروپایە گاتە چۆش